بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاوی خواتان لێبێ ئەم کاتتان باش. دەبێ ئێمە بەردەوام پەنجە لە سەبرینەکان دابنین، دەبێ ئێمە بەردەوام باز لە کێشە و گرفتەکانی ئێوە بکەین و لە خەمی ئێوە دابین، چونکە ئێمە بەڵێنمان داوە کە وەکو کەناڵی ئاسمانی پێیان وەکو ڕۆژنامە نووسانی ئەو کەناڵە ئەوەی پێمان بکرێت درێغی نەکەین بۆ کەمکردنەوەی خەمەکانی ئێوە. بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان ئاسانکاری بە پرۆسەکردنی بە پرۆسەی بەبانچیکردن ناکا بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان؟ لە هەرێمی کوردستان هەموو شتێک دەستی بەسەدا گیراوە، هەموو شتێک قۆڕخ کراوە. ئەوەی لە سنوورەکان داخل دەبێ بە باش و بە خراپ دەستی دەسەڵاتی لەگەڵدایە. یعنی بەڕاستی ئەوەی کە تۆ سیر دەکەی لەم هەرێمە هیچ شتێک لە شوێنی خۆی نییە. دەسەڵاتداران خەمی شتی خۆیانە، بەڵام ئەوەی کە خەمیان نەبێ خەمی خەڵکە. خەڵک لێی دەکا، خەڵک هاوار دەکا، خەڵک دێتە شەقام گوێیان لێ نییە. بۆچی دەبێت لە بەرسی 3 مانگ لە ساڵی ڕابردوو 5 مانگی ئێستا داهاتی ناوخۆ هەیە، لە هەموو ئەو 8 مانگە تەنها 85 ملیار دراوە بە حکوومەتی عراقی. ئەی ئەم پارەی 350 ملیارە هەر مانگەی 350 ملیار دەکات 2 تریلیۆن و شتێک لەکوێیە؟ چی بەسەر هات؟ هێزانمینەکان 60 ڕۆژی ڕێکە موچەیان وەرنەگرتووە، تا ئێستا موچەی مانگی چواریان وەرنەگرتووە. مانگی 5 هاتوو، ئێستا ئەمڕۆ 5 تا ئێستا مانگی 5 6 تا ئێستاکە موچەی مانگی 5 نەهاتووە. کەچی حکوومەتی عراقی ئامادەکاری دەکات بۆ دابەشکردنی موچەی مانگی 6 بەردەجەژ. ئایا ئەوانە کەی بیر لە ژیانی خەڵک دەکەنەوە، کەی بیر لەو دایکە دەکەنەوە کە هیچ کەسێکی نییە جگە لە خودا و لەسەر منداڵێک کە بەسەریانەوە دانیشتووە؟ چ لەو خێزانانە دەکەن کە پەککەوتن لە ماڵەوە کەوتون و تەنانەت موچەشیان نییە؟ چ لەو خێزانە دەکەن کە نەخۆشێکی هەیە و ناتوانێت بیبا بۆ نەخۆشخانە؟ چ لەو کرێکارە دەکەن کە دەڕوا بەیانی ئێوارە بەدەستی بەتاڵ دێتەوە و ناتوانێت کارێکی دەست ناکەوێ؟ چی لەو شۆفێری تەکسیە دەکەن کە دەسوڕێتەوە بنزینەکەی کەوتایی پێدێ و وەکو پێویست ناتوانێت بژێوی ژیانی خۆی دابین بکە؟ ئەو دوو فەرمانبەرەی کە لە فەرمانگەیەک لە هەرێمی کوردستان دەوام دەکەن و موچەیەک نییە بیبەنەوە بۆ منداڵەکانیان، یعنی چی پچیان پێ دەڵێن؟ حەقەتدا بەڕاستی سەیرم بەو دەسەڵاتە دێ، دەسەڵاتێکە کە بیر لە هەموو شتێک دەکاتەوە لە بەرژەوەندی خۆی، بەڵام هەرگیز بیر لە بەرژەوەندی خەڵک ناکاتەوە. کاکاروان لە هۆڵەندا سڵاوی خوات لێبێ. سڵاوی خوا لێبێ، سڵاوی خوا لە جەنابێ لە کارمەندان لە هەموو ساحی بەرنامە مامۆستایان فەرموو. وەڵای مامۆستاگیان بە بانکیکردنی مۆزەف و کارمەند و کرێکار و تەقاویت و شتانە لە وڵاتانە کارێکی زۆر ئاسانە. ئەگەر بۆ نمونە جەنابی بێتە لای من بە 2 ڕۆژ هەوێکە دەبەمە بانکێک، ئەو 5-6 بانکەی لێ لە بانکێک بە 2 ڕۆژ هەوێکە بێتەوە ماڵەوە لەسەر ئەزەرەکەی خۆت لەو شوێنەی کە معاشی تر مۆزەبی یا کرێکاری یا چێکبی معاشەکە بووێت بەسەر ئەو ڕقم حسابی و کارێکی زۆر ئاسانە. ئەمەی کە حکومەت نایکا بە عەمدەنە و بەدەستیان قەستە ئەوەی کە من تێبگەم. دوای پاشانی مامۆستا ئەگەر کارتی کاراسانیش کا بۆ کارتی بانک، من پێم وایە مامۆستانوەر هەر خەبەری تێیەکە بەرنامەی ئەم حکومەتە کە لە سەرەتاوە دروست بووە وەکو مێژوویەکە، حەزەکەم وەکو مێژوویەک مامۆستا وەک ڕۆژنامەنووسێکیش تۆ بچیتەوە بە مێژوویەکی کۆنا بۆ 32 ساڵی ڕابردوو کە ئەمانە بەس خەریکی پارەپیاکردن و عەرزە و موڵک و خانوو و ڤێلا و ئەم شتانە بوون هەتا ئێستا بەردەوامن. ئەگەر بڵێم مامۆستا شتێکی زۆر سەیر، ئەگەر بڵێم ئەوەنەیە موڵک و پارە و لەسەر موچی گشتی خەڵک داگیر کردووە، ئەگەر زەلامێک 5,000 ساڵ تەمەنی بێ 5,000 ساڵ تەمەنی بێ لە ئاخر ڕۆژیا پارەی نابڕێ. خوا پێم وایە قارون بەقەدەر ئەوانەی نەبووە.
باوەڕم پێ بکە مامۆستا شتێکی مامۆستا ئەنوەرە حەزەکەم خوا بەلای تۆش و لای جەنابیش و لای ئەوانەش کە ژیان نێمە بەڕوون بێ پاشەوەی کە ئەم حکومەتە نامێنێ لە مستەقبەلدا هەر نامێنن خۆیان ئەوان نامێنن ئێمە نامێنین ئەجا خەڵک بۆی دەرەکەی ئەمانە چیان کردووە دەستەکان ئەو سابۆمان دەرەکەوێ ئەمانە چیان کرد مامۆستا شتێکە هەیە حەز دەکەم ئەوەش بڵێم ویتە کۆتایی بە هینەکە بێنم ژمارەی سین نازانم جەناب زانی ژمارەی سینەکانە ئێستا سین ئەگە هەڵە لە ملیارێک و نیو زیادی کردووە ئێستا تێپەڕیوە ملیارێک و 420 ملیۆن و 4,600 پێ کەسە حکومەتی هەرێمەڵێ ئێمە هەڵبژارن کەین لە حکومەتی هەرێمەڵێ ئێمە هەڵبژارن کەین لە فینە بینەوە کەواتە وەنیان من دیوار هەیە وەنیان من دیوار هەیە کارەکانی چۆن بۆ باقی دەستەکان سوپاس بە قوربان سوپاس دێمە هەولێر کاک حاجی خالی سڵاوی خوارد دەبێم کاتت باش کاک حاجی سڵاوی خوارد دەبێ ئەگەر دەنج تەلەڤیزۆنەکەت کەسکەی سوپاس دەکەم کاک حاجی خالید سلام علیکم وعليكم السلام ورحمة الله وبركاته. السلام عليكم ورحمة الله وبركاته. فرم برايكم. باشي بريزم. سلامت بسپاس دكم. داكا بكرتي مختصري أجل هاتو حكمتك زجي بكم عندما نسوتي زجي بو سقطوا أنا نسوتي قد زجي بو ملتك يجي نسوتي. نخير. أوانا سنزادي ثمان. يعني أوانا أو كم عندما لسزادي فقيرانا بسطو 50,000 ديناري أوي شهر صار نابيرن بس أم اللي تسبكها يعني براسي نازاني سبكها بس أون ديجرين ملتكش بخوي خرافة براسي بخوي خرافة أو إن شاء الله أجل نبرين إتخاب ذكري بعد ذلك هم دنو ونيا إيش براسي خواي دورس ملتك خوفنايه السلام عليكم ورحمة الله وبركاته. كاك أحمد هاولير سلاوي خواد لي بسباس كاك حاجي خالد. كاك أحمد السلام عليكم. السلام عليكم. بلي جيان. كاك حاجي والله إذا من الستور شخصيتك. فرم. والله تورا كم أويا لعلم أويا لكسر شيء بس بارجاكم لو دادي يمكن والله ذاكم نخوصة بيسمان بيك. لشيء مارتن كاك أحمد. والله هولي لا خزالة. لشيء؟ خزالة. كاك أمين أو رقمي أو برادري وقرا. والله. باش كاك أحمد دستكان تخرج بي. بلى. يعني تسيرة يعني أم حكومته بير لخوي دكاتوا بير لبرجوان دكاني خوي وحزبكي دكاتوا بير لبيوندو لدست بيوند دكاني خوي عندك نوا بلام هرجيز بير لبرجوان دي خلقنا كنوا هرجيز كابرا يعني جوتيارا نازاني چۆن بەرهەم بێنێ نازانێت چۆن زەویەکەی بچێڵێ نازانێت چۆن تۆی بکە نازانێت چۆن بیت دوێتەوە یعنی ئەو هەموو ماندووبوونە نەتیجە دوای ئەوەی کە درێنە دەکا ئیدی دەڵێن شەو گەنمی ئەولادێ تەسلیم دەکرێت گەنمی کابرای فەلاحی داماویش وەک خۆی دەمێنێتەوە و یاخود بە کەمتر وەری دەگرن یعنی تۆ سیر کە هەموو ئەو خاوەن زراعەت و هەموو ئەو خاوەن شووتی و خاوەن خەیار و تەماتۆ و نازانم چییە تا ئێران و خوا جنوب و هەتاوەکو هین وەستا بێ ئی خۆمان پارە ناکە کاک یوسف لە هەولێر فەرموو ئەو کاتت باش کاک یوسف جان والله برزم بقناعتي من أواني أو يموت قصدي مالي ومادي مسلي بين أولياء وبغداد ونفط وسنجر والنار وهم تنزامي أول كدولة التربوي رابين كل كدولة التربوي زاد من العالم أو السريدة تبو سيرزاب سينو أما ذاك بغداد قوم نيك أجل بغداد شيء أما زيادة يدو كينت كين الديوان أو استشواب كينك السياسة وان نقدوا أو همي تنزامي سياسة غلط كاني بيادي سياسة وهرم كردستان ومثلها أستاذ أصبر أمن أول من بستشيد من نازم ك لا تجيب بارو والكذي بس مهم هو سياسة ترى سياسة خو أوي وستباننا بتر خوري خو فرض كده رأي تاخذ سوف فرض كذا بتر وضعتي بتر مصلحتك عامة أي حتى تاج تقوي دولي من أو كي تشغل شخصك أو كم ذكرنا فاتيش أول الناس براسي
تا حل بن. زۆر سپاس کاک یوسفجان، دەستەکانت خۆش بێ. سپاس. یعنی بۆ پالە ناکەن لە ئەو پرۆسەی بە بانچیکردنی موچەی ئەو خەڵکە، بۆ یعنی گرفتەکان چارەسەر ناکەن، بۆ یعنی تۆزێک ویژدانتان ناجوولێت، تۆزێک ینی هەوڵدەن، ینی ئەمەم پارەیە بۆ چێ دەبن؟ چی لەو هەموو پارەیە دەکەن؟ فڕۆکەتان هەیە، باخیرتان هەیە، دنیای کارگەی ناوخۆ و دەرەوەتان هەیە، تەنانەت یعنی ژینگەی هەولێر لەبەر کارگەکانی ئێوە مانای ژیانی تێدا نەماوە. ژینگەی سلێمانی، ژینگەی هەرێمی کوردستان ئەو ڕۆژە خۆتان لە کەناڵەکانی خۆتان ڕاتانگەیاند کە بەڕاستی ژینگەی هەرێمی کوردستان بۆتە ژینگەیەکی یعنی زۆر ناتەندروست و کاک قادر لە ڕانیە. کاک قادر سڵاوی خوات لێبێ ئەم کاتت باش. برای گەورەی بە قوربان فەرموو. مامۆستاجان ئەمانە ئەم حکومەتێرێمە ئەخلاق بێ تێدا نییە، هەتا ئیسلام بە پێشمەرگەی خودداگوت پێشمەرگە. بەڵێ ئێستا دۆ نزیکەی پێ ڕۆژە موچەی پێشمەرگان نەدا. بەڵێ لە بیرمانە ئەو کاتێک کە شەڕی داعش بوو یەکەم موچەی پێشمەرگە دەدرا، بەڵام ئێستا ئیشیان پێ نەماوە، 2 مانگە موچەیان نادەنێ. قەناعەت کە ئێمە پێشمەرگە بووین لە بەرەکانی جەنگ مەسئولەکان ئامل لیواکان بۆ ڕەسمکردنێ داهاتن بۆ پێشەوە داهاتن ڕۆژانە ڕستیان دەگوت شەوانە لە بەرەی جەنگ دەکتانەوە. بەڵێ ئێستا وەزی پێشمەرگەی ئەوە هەمووی تیشی قەرەبداریان کردووە خەڵک و ماوێران نازانیت ئەگەر چ تەکبیرێکی چاو. بەڵێ دەستەکان خۆش کاک قادرجان. کاک پۆڵە سڵاوی خوات لێبێ لە هەولێرم کاتت باش. برای بەڕێز لە بینەرە خۆشەویستەکان لە کارمەندەکان سەلامت. کاک پۆڵە بۆ ئەم دەسەڵاتە بۆ بەرژەوەندی خۆیان ئامادەن هەموو تەنازوو لێ بکەن، بەڵام بۆ بەرژەوەندی خەڵک ینی ئاوە وەستاون و سەیری خوارەوە ناکەن. بەدڵما پرسیارەکەت بەدڵما. بەڵێ جالەوە گەڕێ وە شێوەکانی پێشتر باسمان دەکرد بە شێوازێکی باسی بکەم کاگەنوەری بەڕێ. بەڵێ ژیان لەبیتە کە سپاکەی سەدام حوسێن ڕووخات شکستی هێنا خێمەی سەفوانە لەبیرە خێمەی سەفوان. بەڵێ زۆر چاکم لەبیرە. بەراوردێکی دقیقت بۆ بکەم. طبعا سەدام حوسێن بەدە پەنجەمۆری کرد لە خێمەی سەفوان، یعنی مەرزەکانی هاوپەیمانانی بەدە پەنجەمۆر کرد. هاوپەیمانانیش بەرەبەرە ئێستا مامەڵەی با پێشەکی ئەوە بڵێم، ئێستا مامەڵەی عێراق لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێم مامەڵەی براوە و دۆڕاو. ئێستا بەغدا براوەیە، هەرێم لە ڕووی سیاسی سەربازی دارایی ئابووری دۆڕاوە. دواتە گەروانە بی تێی ناگەین هاوچشەکە. سەدام حوسێن لە خێمەی سەفوان بەڕێزت لەوانەیە لە بیرت بێ بەدە پەنجەمۆری کردگوتی من خاوەنی سیادەی عێراقنی بەرەبەرە مەرجیان لەسەر. دواتر چی دەگوت لژنەی پشکنی تەکەوا کۆمەڵ کوژەکان ئەگە لە بیرت بی لامان مایە بەڵگەکان هەمووی نووسراوە. سەدام حوسێن کە دەچوو نزیک بۆ کەشفکردنی کۆچی کۆماری ئەگە لە بیرت بێ وتارێکی دەدا و ڕێگە نادەین سیادەی عێراق پێشێڵ دەکرێت لێ ناگەڕێن وەزارەتی بەرگری کەشف بکرێ لە تەکە کۆمەڵ کوژەکان بکرد. وای لێ هات خۆشک بە کۆشک پشکنینیان دەکرد ناو ماڵەکەی بۆ چونکە سازشی کردبوو پیاوی ئازا یان دەبی خۆی لەسەردا بنێ پیاوی قارەمان. سەدام حوسێن دیکتاتۆر بوو، خۆپەرست بوو، شۆفێنی بوو، ڕەگەزپەرست بوو، ڕۆژێک لە ڕۆژان بەرامبەر دوژمنان تەنها بەرامبەر مەملەتی کورد ئازا بوو. ئەوانەی دەڵێن وا بوو هیچ لە سیاسەت لە دنیا لە دادپەروەری بابگەڕێنەوە ئەمڕۆ کاکە ئاڵۆ کاک پۆڵە با بەراوردەکە بکەم بەڵێ با بەڕێزت گوێ لێبی. بەڵێ طبعا هەر لە دەستور کورد خێمەی سەفوانی نووسیوە چێ دێتە بەرامبەرم ئامادەم بێمە کەناڵەکەتان تامی ئاسانات باسی دەستوری دەکرد ئەوانەی دەستوریان نووسیەوە و خەڵکیان هەڵپەڕان ئامادە مادە بەما کاگەنوەر هیچی تیان دەستور. ئێستا ئەگەر بە دەستور ئەگەر بە دەستورە ئەو چێشەی لیستیە. کاک پۆڵە خۆ دەستوری عێراقی کە لە 2500 تا زیاتر لە 85 خەڵک دەنجی بۆدا ناڵێتە حکوومەتی هەرێمی کوردستان سێ مانجی ساڵی ڕابردوو 5 مانجی ئێستای داهاتی ناوخۆتلایە، بەڵام هێز ئەمنیەکانتان هێتا ئێستا 6 ڕۆژە معاشیان وەرنەگرتیە. ئێستا عێراق معاشی مانجی 6 دەدا، بەڵام تا ئێستا ئێمە معاشی مانجی 5 مان وەرنەگرتووە. خۆ دەستور ناڵێ کاکە هەرێمی کوردستان ئاوا لە خەڵکی خۆت بکە. تەواوە بەڵام تەسلیم بوون ئەوانە لە جیان چی ئازان
بەس بۆ ژیانی فەقیر ئازان بەڵێ ئەویش کاکە سەدامیش دەیویست عودەی و قوسەی و منداڵەکانی بمێنێن خاک چییە کاکە لە خاک ئێستا باسی 140 دەکرێت کاگەنوەر کورە خەڵک هەموو باسی موچە دەکات 140 بیر ماوە چێ ئێوە بەشەکە لە سازشکردن باسی چی دەکرێت هەمووی خۆمان هەمووی هەرێمی کوردستان سەبەبە ئەخە براوە و دۆڕاو ئەوانە بەرامبەر ئێمە براون ئەوان بەرامبەر بەغدا دۆڕاون نەگلیس دەیان چێشەوبیان وەکو کۆشکەکەی سەرکۆمار لێ ناگەڕێم کۆشکەکە مشکلینی بکرێت بەڵام پاسیادەی هەرێم دا سۆرەوەری هەرێم لەکوێ ماوە نەماوە داکەنوەت هەژماری من ماوە نەماوە کورد ئێستا هەژماری من کاک وڵا پەیوەندی ترم دەگەرە زۆر سپاس دەکەم یەک دقا کێشەی کورد لە دەستور و خەبات و قوربانیدان کێشەکەی ئێستا ململانێ هەژماری من عراق لەوەش ئیرادەیان دەشتێنێ ئیرادەیان بە تەواوی تێک دەشتێنێ زۆر سپاس بە قوربان سەر کۆمار شتەکە لەوێ ئەتوژە ڕاگرا سەر کۆمار پەیکەرێکی جوانکاری سیاسیە سەر کۆمار کاگەنوەر پارەیەک باش وەردەگرێت تەواو کاک پۆڵاجان پارەیەک بۆ خۆی و بۆ خانەوادەکەی بۆ دەوروبەرەکەی وەردەگرێت سەر کۆمار ینی کوا دەنجی کوا ڕەنجی کوا باوەڕ بی نەخۆش بی 500 میلیۆن عەرەب مشۆش دەبی تورک مشۆش دەبی فارس مشۆش دەبی چونکە پەیکەرێکە بۆ جوان بۆ سوکایەتی دەستەکان خۆش بێ کاک پۆڵا وەزیرەکان بۆ سوکایەتی کرد زۆر سپاس کاک پۆڵاجان براوە و دۆڕاو زۆر سپاس بە قوربان کاتم زۆر پێدای زۆر سپاس کاک عوسمان لە سلێمانی سڵاوی خوا دەبێم کاتت باش ئەم کاتەوە باش بە قوربان سپاس بە قوربان فەرموو بەڕێز خۆشەویستی بەڕێز جیانەکەم فەرموو بەڵێ کاک عوسمان جان مامۆستا جانات چەنە لەوانەیە باسەکەمی سەبارەت بۆ تەوەرەیە نەبێت بەڵام بەرحاڵ ئەمانە دەیەکی پشکۆلەمانەیە لە تانجەرۆ مامۆستا جان دەیەکی بچووک بەڵێ جنابی کراک بابڵ هاتۆ ڕیسایکلینەکە بەقەڵ شاخی ئەزمەر بەرز کراوەتەوە خۆی جەماعەتی سارە هاتوون بەس تانجەرۆ ماوە داگیریکەن یعنی ئەمانە خۆ ئەگای لە شوێنان نەماوە هەمویان کردەوە بە فێر لە هەمویان کردەوە بە شوقایەتی وردە و دەهێن بەرەو کوێ ئەزمەر داگیر کرا گۆیشە داگیر کرا هاتنە تانجەرۆش بەڵێ هاتوون بۆ کوێ هاتوون بەرەو چەمەکە چەمی تانجەرۆ هاتوون ئێمە چەند ساڵەوە لوێ جەناب و بەڕێزی بزانی ئەوە مەتاری تیارە بووە ئێمە بوون بە چەتر بۆ پێشمەرگە ئێوارە هاتنە بەسەر بێکەمانە ئەنا بەسەر بێکەمانە باتیێ من بە تەمەن بوو ڕشتی داما و پەلیان نەگر ئەیانبر ئەی دێ بواری ژاڵەمان پێ بڵێ بۆ منە ژاڵی سەر و بڵێن وانە ئەیتر کاتی خۆی چەم بێشە بوو ئەیتر بەرەڵایە نەگر باتی لە دوادەی خوا گورگمی خوادەی لەولاوە بێرەوە یعنی ئێمە دایمە معادە لە شەرسکی تۆپ و تارا بوویت ئێران تۆپی پێوەنەن پیسە جەنابی کاکباڤن لەو بەرزەوە هاتەوە تێتی ئەو باخانە نشی وەرەقەیەکی بۆ ناردوین کە گوایە عەلیاساز ئەمانە زیادە ڕۆیە و دەستی بەسەرا بگرن شوێنی بەدەستەوە نەماوە کاگەنۆری جان ناو چەمەکان ماوە بیکا بە شخەڵ بینا و بۆ خۆیان بەداخەوە دەستەکان خۆشکا عوسمان جان زۆر سپاس بە قوربان هەر لە سلێمانی کاک دڵشاد سڵاوی خوات لێبێ کاک دڵشاد بەڵێ فەرموو کاک دڵشاد السلام علیکم وعلیکم السلام ورحمة الله بە قوربان فەرموو ئێوارە باش یاکە جان من حەزەکەم بە کورتی ئاماژەیەک بە پرۆسێ بکەم کەوا پۆستی پرۆسێوانکردنی سەی پەرامبەران دواکەوە یا گرتی بۆ دێخن فەرموو من بە کورتی ئاماژەیە دەکەم بەڕاستی نەتەوەی کورد زۆر قوربانی داوە هەر لە شۆڕشەکانی کۆنۆ تاکو ئێستا بەڵام بەداخۆ ناواخینی مەسەلەکەی نەزانیوە لەگەڵ ڕێزی بۆ کات بە تاکیدی کورد ئێمە گەر لە بیرمان پێ لە خۆمان نەکەن ئەوە پێک ئەمریکا ئەو هەلەی هێنا بەڕاستی بۆ کورد بەڵام بەداخەوە زۆری بەداخەوە کە خەڵک ئەوانەی نەزانین هاتووە سەرسەری حاضرەتی ئەو ڕێی خۆمە نازانم ساسن هەڵەمە بەڵام بەڕاستی هەردوو لایەن و هەردوو حزبی دەسەڵات هاتە دەستەیەکی ئامادەکراو کەواتە نەتیان بە تاکی ئەو گەلە نییە ئەمە شای گوندەکان کە ئەم بێنازن گەندەکانمان هەر سێکتەرێگری لەو دەل و خاکە هەمووی بێنازن کەواتە ئەوانە کوڕی ئەو ملەتە نینە بەداخۆ زۆر ئەوەن بەداخۆ زۆر سپاس کاک دڵشاد زۆر سپاس بە قوربان دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس واللهی ئەمنیش دەڵێم بەداخەوە تۆرە سیستەمێکی بانکی کە خۆیان بڕیاریان داوە و ڕێک کەوتون بەڵام ڕاوەغە بە کات دەکەن یعنی چەند ژمارەیەک دەنێرن بۆ ئەو بانکە عراقیانە بۆی کە ئەو مۆزەفانە لێ حسابیان بۆ بکرێتەوە یعنی بۆ وا دەکەن لە بەرچی بۆ خەمی ئەم ملەتەتان نییە بەداخەوە من دەڵێم لە هیچ شتێک خەمی ملەتیان نییە هەرچی خواردنی بەسەرچووی ئێران و تورکیایە بۆ ئەم ملەتەی دێنن ئەوەی کە بەسەریش نەچوو بێ کوالەتێکی نزمی هەیە
هەرچی سیارەی خراپە بۆ ئەم وڵاتە دێ، هەرچی جلوبەرجی خراپە بۆ ئەم وڵاتە دێ، هەرچی پێداویستی ناوماڵی خراپە بۆ ئەم وڵاتە دێ. خۆ دوژمنی ئەملەتە نین ئێوە کاک. بەڵێ کاک شۆڕش لە سلێمانی سڵاوی خوا دەبێم کاتت باش. بەڵێ کاک شۆڕش. بەڵێ بە قوربان. بەڵێ جان. بەڵێ کاک شۆڕش. عەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵاه. باش قوربان قوربانی تۆ ئەگەر تۆزێک پەلە بکەی من چکە ناوبڕێکم هەیە لە دوای قسەکانی تۆ. وەڵی پێشنیارێکم ئەم جۆرە بەرنامانە لەم جۆرە بەرنامانە لە تەلەڤیزیۆنە یعنی لە بەعزە کەناڵا هەیە بیگۆڕن، چونکە بەڕاستی ئەم جۆرە بەرنامانە سوودی نەماوە. هیچ جۆرە قسەکردنێک بەم شێوازە واتە هاوڵاتی قسەکەی ناکات بۆ سەروی خۆی. یعنی من پێشنیارەکەم ئەم جۆرە بەرنامانە واز دەبن بەڕاستی چی دابنێن بۆ نمونە بەدیلی ئەمە چی بکەین بەدیلی ئەمە چی بکەین کاک شۆڕش بەدیلی ئەمە چی بکەین بۆ نمونە تۆ کە دەڵێ ئەمە بە کەلێک نایە دەبی بەدیلێکت پێبێ. پاسی بەدیل ئەزانی چۆنە بەدیل بە هاوڵاتی ناکرێ بەتەنها بەدیل دەبێت بەدیل بە دوو جۆر پێک دێ قاعیدە لەگەڵ هاوڵاتی واتە بێ قاعیدەیەک هەبێ ئەم بارودۆخە بگۆڕە ئەم قاعیدەیە تا ئێستا لە هەرێمی کوردستان دروست دەبێت هاوڵاتی ناتوانێت بێ قاعیدە بارودۆخەکە بگۆڕە بە دەستەکان خۆش کاک شۆڕژیان زۆر سوپاست دەکەم بەڕێزی. ئێستاش دەگەینە لای کاک هەنگاو لە چۆمان. کاک هەنگاو سڵاوی خوا دەبێم کاتت باش. سڵاوی خوای لە جەنابێ سەلام عەلەیکوم. عەلەیکوم سەلام. کاک هەنگاو وەڵام من لە زۆری لێرە گەرمامە دەوانێت سەرمات بی لەوێ. وەرە هەوای گەلە خۆشە کاکە عاسیە ئەومەتی خەمەتی قەسی زۆر پێنجە. یاخوا هەر خۆش بی یاخوا هەر سەلامەت بن. کاک هەنگاو یعنی پێ دوایە ئەم سستیکردنە ئەو بانگانەیکە لە پێیان ئەدرێن ڕێک بادی خۆ بە ڕەحمەت بیدەیتەوە بینم هەموو فەرزان باسی دەدا جەماڵەوە داهاتە پێ دەرکەی باسی دەدا ماشاءالله ڕێک پێیانی دەبینم ئەوم دێتەوە بیر خوای گەورە ئەگەر مایە لە ساغی کە ئەگەریش وەڵا ئەمرێ خوای یا ڕەبی جێی بەهەشت بی ئینشاءالله بە خەموو خەفەتی ئەو دەسەڵاتە عەزی خەمرە سەخوات وەڵا زۆر کەس ڕۆیشتانی بەداخەوە زۆرێکی خەموو خەفەت و زۆرێکی خۆزگە و ئاوات لەگەڵ خۆی بەدەژێت. قوربان بن بەڕێزی. کاک هەنگاو چ دەڵێ سەبارەت بەم بابەتە بۆ وا دەکرێت سەبەر چییە؟ ئەو دەسەڵاتە زاڵمە ئەدی باش ئەگە بە باسی بکە لەگە سەخۆی نەمینێمیتە خۆی ئەدی چۆن کۆیرە و خوڵام و کەنیزەی هەبێن ئەی چۆن هەیدی خەڵێ موسەکە لەگە سەوینانی نیە خەڵەکەی خۆی دەنجەداتە لایەکی تر بەڵام ئەوانە هەتا خیان بکرێ ئەمن وەم گوتوە وەک دەڵێم ئەوەی دەتوانان ملانی ئەکەن دەستە خۆیان نەچتەدەر ملانی ئەکەن ئامادەنا هەر هەموو خەڵکی کوردستان لەناو بچی نەمینێ بەڵام بە خۆیان دەسەڵاتیان لەدەست نەڕوا داهاتیان لەدەست نەڕوا ئەو دەسەڵاتە باوقی بەغوشاردنیە بەسەرزنی ئەو ڕابردی کەکراوە هەر هەمووی سەرزیر بووە یەکەناو سەعاتەی ئەو دەبینینەوە دەنگەکانی دەسەڵات دەبینینەوە چەند بیبینی ئەو دەبینینەوە. دەستەکانت خۆش کاک هەنگاو زۆر سپاس بە قوربان. بەڕاستی ئەو بابەتە بابەتێکە مەسلەی ئەو موسەی خەڵکە کە یاری پێ دەکرێت. بیرتان بێنمەوە کە لە 2013ەوە تا ئێستا کە ئێستا پەرلەمان تەمان هەر نییە تا ئەو کاتێک کە هەش بوو لە 2013ەوە ینی میزانیە نەچۆتە پەرلەمان بودجە نەچۆتە پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان 20 ساڵیش زیاترە دەڵێ کارەباتان بۆ دەکەم بە 24 ساعت بەڵام کارەبا ئەوە دەیبینن چۆنە ئاو هاوین دادێ خەڵکێک دیسان تووشی کارەسات دەبێت لەوەی کە ئاو نییە زستان دادێ تووشی لافا و تووشی دەردەسەری دەبین یعنی موچە شتێکی کاتیە چارەسەر دەبێت بەڵام ئەوە 10 ساڵە ئەم خەڵکە لەو وەزعەدایە و ئەم موچەیان پێ چارەسەر ناکرێت بەڵام کۆمپانیەکانی خۆیان کاری خۆیان ئیشی خۆیان پارەی خۆیان پرۆژەی خۆیان لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا لەگەڵ عراقی گرفتێکیان نییە هیچ گرفتێکیان نییە پارەیەکی خەیاڵی ڕۆژانە دێتە سە حسابەکانیان کۆمپانیەکانیان ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات
و قۆرخی دەسەڵاتیان کردووە و قۆرخی هەرچی بازاڕی ئەم هەرێمەیان کردووە. یعنی بۆ پێکەنین باوەڕتان هەبێ تەنانەت ئەو عەرەق و مەشروبەی کە دەیهێنن فاسدە خراپە، یعنی خۆی بە خۆی خراپە، تەنانەت ئەوی شەر خراپە کە دەیهێنن، یعنی خراچیان کامەی خراپە دێنن، جگەرە خۆی خراپە بەڵام ئەوان کامەی خراپە ئەوی دەهێنن. یعنی بۆ لەبەرچی ئاخر ینی داو دەرمان کارەساتە تۆ داو دەرمانی خراپ بێڵی بێتە ئەم وڵاتە. کوا کوالیتی کۆنتترۆل، کوا لێپێچینەوە. ئاخر خۆ سەدام حوسێن لە فترەیەکی زەمەنی چیمیای ڕشت بەسەر هەڵەبجەدا ئەنی بەداخەوە کە ئەم یادە بەبیر خەڵکێک بێنمەوە، ینی لە فترەیەکی زەمەنی زۆر کەمدا 5,000 کەسی شەهید کرد. باشە، بەڵام ئێمە لە ڕاپەڕینەوە تاوەکو ئێستاکە لەوانەیە دەیان 5,000 خەڵک لە ناو چووە بە سەبەبی ئەم هەموو مەوادە بەسەرچوو ئە هەموو دەرمانە بەسەرچوو هەموو جەوە خراپەی کە لەم هەرێمی کوردستانە بە سەبەبی ناشەفافی و گەندەڵی و بە سەبەبی ئەنی خواردنی خراپەوە خەڵک مردووە. ئەنی بۆ دەبێ ئێمە بووینە ئێستاکە بەداخەوە هەرێمی کوردستان بۆتە شوێنێک بۆ تاقیکردنەوە چی داو دەرمان و چی شتی خراپ و چی سیارەی خراپ و چی کەلوپەلی خراپە بۆ ئەم هەرێمی کوردستانە دێ بۆ کەسێک لێی ناپێستەوە، بۆ کەسێک ویژدانی ناجوولێ. لەبەرچی ئەمانە بەڕاستی ئەکاکە زۆرم پێ سەیرە، ینی نەبیر لە قیامەت دەکەنەوە، نەبیر لە پاشە ڕۆژیان دەکەنەوە، نەبیر لە دنیایان دەکەنەوە. ینی ڕۆژێک کەسێک نەبوو بڵێ کاکە ئاخە بۆ دەستیان بگرێ بڵێ کاکە بۆ وا دەکەن. ئەم هەموو بەرپرسە کەسێک نەبوو ویژدانی هەبێ بڵێ کاکە ئەرزتان داگیر کرد، ئاوتان داگیر کرد، خاکتان داگیر کرد، داو دەرمانتان داگیر کرد، کەلوپەری خواردنتان داگیر کرد، یعنی موچە و قوت و ژیانی ئەو خەڵکەتان هەموو داگیر کردووە. لەبەرچی بەڕێزێک ئاماژەی بە شتێک کردوتی ئەو خەڵکەش بەڕاستی حەقوانی ئەم شتانە لەبیر بکە. ئێدە و کاتێک کە دەچێت سەسندوقی دەگدان ئەو شتانە لەبیر مەکە. لەبیر مەکە کە تۆ بە 2 مانگ جارێک مەعاشێک دەداتێ. لەبیر مەکە کە تۆ ئێستاکە هەرچی خواردنی کەلوپەلی بەسەرچووە دەرخوارد دەدا. لەبیری مەکە کە کاتێک دەچێت نەخۆشخانەیەک پارەت نییە وەکو پێویست خۆتی پێ چارەسەر بکەیت. لەبیری مەکە کە ناتوانانی تەنانەت کری خانوەکەت بدەیت. لەبیری مەکە کە تۆ کارەبایەکی خراپت هەیە. لەبیر مەکە ئەو شتانە لەبیر مەکە. بۆ لەبیری دەکەیت بەداخەوە، ینی بەداخەوە، ینی جارێکی تر و دەیان جارێکی جووا دەڵێمەوە. ساڵی ڕابردوو سێ موچە هەر نەدرا، باشە داهاتە ناوخۆیەکە بۆ کوێچوو. 5 مانگی ئێستاش ئەوە 8 مانگ. لە هەر 8 مانگەکە تەنها 85 ملیار بۆ عێراق نێردراوە. ئەی کوا پارەکەی تر؟ خۆ خەڵک دەزانێت دنیا سماس. کوا پارەکەی تر؟ ئێستا ئەو پێشمەرگە و ئەو هێزە ئەمنیانەی کە ئێوە ڕۆژانێک کارتان پێیان بوو، ئیشتان پێیان بوو، یەکەم کەس موچەتان پێیان دەدا، بەڵام ئێستاکە 2 مانگی ڕێکە موچەیان وەرنەگرتووە. لە کاتی وتارەکانتان، لە کاتی کۆڕ و کۆبنەوەکانتان و لە کاتی قسە بریقەدارەکانتان بەرژەوەندی خەڵک بە قسە بەرژەوەندی خەڵک لە سەروی هەموو شتێکە، بەڵام لە واقعدا ئەوەی کە دیار نەبێ مافی خەڵکە، بەرژەوەندی خەڵکە، ئەوەی کە دیار نەبێ ئەوەی کە زۆر لێی بێ ئاگان بەداخەوە بۆ دەبێ وابێ. ئەو خەڵکە خۆ ینی بەداخەوە، ینی بەڕاستی ینی نەدەکرا بە هیچ جۆرێک ناکرێ. ینی ئەم دەسەڵاتە ئاوا بەردەوام بێ بەو حاڵە، بەو شێوازە، بەو لامەبالاتیە. ینی پێم سەیری ینی کەسێک ینی نییە جورئەتێک بکە دەستیان بگرێ بڵێ کاکە ئێوە چی دەکەن، بە تەمای چین؟ بۆ بیرێک لە ژیانی ئەو خەڵکە ناکەنەوە، بۆ بیرێک لە ژیانی کەمەندامێک ناکەنەوە کە بە مانجێک 150,000 دیناری دەدەنێ. فەرموو ئەوە ئێستا کە 5/6 زیاد لە مانگێک نێزیکی مانگونیوێکە موچە نەهاتووە. جەژنمان لە پێشە. پاشی 2 ڕۆژی تر پیرۆزبایی لە خەڵکی کوردستان دەکەین بە بۆنەی جەژنی قوربان. دەگیاخوا پیرۆز نەبێ، ئەم جەژنە بۆ پیرۆزی دەکەن لەو خەڵکە. جا خەڵکێکی سادەش ئەڵڵا دڵی پێخۆش دەبێ، کاک فلان و کاک فلان و کاک هەموو پیرۆزبایی جەژنیان کردێ لە خەڵک. داما و پیرۆزبایی چی؟ دەزانی ئەو لە چ ژیانێک دەژی؟ دەزانی ماڵ و منداڵەکەی و لە چ ژیانێک دەژی؟ دەزانی ئەو چ خواردنێک دەخوا و چ سیارەیەک دەخۆڕێ و چ خۆشیێک دەگوزەرێنێ؟
دەزانێت تۆش وەزعت چۆنە چاوەڕوانی ئەوەی کە چیلۆیە گۆشتت بەخێر بۆ بێ چاوەڕوانی ئەوەی کەوا بە هەر حاڵ چەند فلوسێک پیا بکەی و بچیت جلوبەرجێک بۆ منداڵەکان بکڕی بەڵام ئەوان دەچن لە ئەوروپا جلوبەرگ دەکڕن تۆ جەژن ئەو پەڕی بتانی حەدیقەکەی بەر ماڵتان ئەگەر منداڵەکان بێوەیان سەردانی دوو خزم بکەی بەڵام ئەو جەژنەکەی دەچێت بە خۆی لە دەرەوە ڕادەبوێرێ بۆ تێناگەن هەتا کەی تێناگەن هەتا کەی تێناگەن هاتنەوە نان نەبوو بیخۆن خێرە ئێستا چەند هەزار ملیار چەند سەد یاخود نازانم جارێ ملیۆنێر بە 10,000 هەیە ملیۆنێر بەڵام ملیاردێرمان نازانم 15 20 30 40 50 نازانم بۆ ئەوان بووم بە ملیاردێر بۆ ئەو خەڵکە نان نییە بخوا بۆ ڕێگاوبانەکان ڕۆژانە خەڵک دەکوژرێ خۆ کوشتنە فەرقی چییە تەنها کوشتن ئەوەی بەگولەیەک لێی دەی کە تۆ پارەت لەبەردەستە مڵکت لەبەردەستە تۆ سەرۆت و سامانی خەڵکت لەبەردەستە بەڵام زیادەکانت ئەوە حاڵیتی ئێدەی کاکە تۆ بکوژی ئەو خەڵکەی کە تۆ هەرچی نەخۆشخانەی حکومی هەیە ئێهمالت کردووە نەخۆشخانەی ئەهلیت کردوتەوە خەڵکێک ناتوانێت بچێتە نەخۆشخانە ئەهلیەکان دەی تۆ بکوژی ئەو خەڵکەی کە لە نەخۆشخانەی ئەهلی ناتوانێت سارەسەری خۆی بکاتن و نەخۆشخانە حکومیەکانیش ئیهمال کردووە تۆ سەبەبی نەخوێندەواری ئەو خەڵکەی کەوا ڕۆژ بە ڕۆژ ینی من بە بەڵگە لە لامە ڕۆژ بە ڕۆژ ینی لە سلکی پەروەردە لە بەتایبەتی لە گشتی لە حکومی ڕۆژ بە ڕۆژ ینی ئیهمالی هەیە ڕۆژ بە ڕۆژ کەم تەرخەمی هەیە ڕۆژ بە ڕۆژ قوتابخانەکان کەونتر دەبن ڕەحلەکان دەشێن مامۆستاکان بێتاقەت دەبن بەڵام لەو لاشەوە دەبینین ئەوە زانکۆی ئەمریکیە و زانکۆی کوردستانە و زانکۆی نازام کوێ و قوتابخانەی ئەهلی فلان و قوتابخانەی ئەهلی فلان و هەر یەکە و مەسئولێکی بەدواوەیە هەر یەکە و مەسئولێک ئیشی لەسەر دەکا بەتەمای چین سەدام لە شێیە ئێستا حوسنی موبارەک لە شێیە معمەر قەزافی لە شێیە پێشی ئەردۆغان ئەو سەرۆکانەی لە تورکیا بوون ئێستا لە شوێن پێشی ئیبراهیم ڕئیسی ئەوەتە دوو ڕۆژ ئێستا ئیبراهیم ڕئیسی بە کۆپتەرەکەی کەوتە خوارێ و تەواو ڕابەرەکەشیان دەڕاویەکی تر دێ بەڵام ئەوەی دەمینێتەوە مێژوێکی پاکە ئەوەیە ئەوەی دەمینێتەوە ئەوەیە کە خەڵکێک بڵێ ڕەحمەتیان لێبێ تخوا چاوەڕوانی ئەوەن خەڵکێک بڵێ ڕەحمەتیان لێبێ چاوەڕوانی ئەوەن بەڕاستی زۆر سەیرە بیرێک لە ژیانی خەڵک بکەنەوە بەسە بانکەکانتان پڕ نەبوو باخەڵتان پڕ نەبوو بانکەکانی دەرەوەتان پڕ نەبوو یعنی تاکەی سەیرێکی پشتەوە بکەن ئاوردنەوە بزانن ئەوانەی کە لە پێشی ئەوە بوون لە شوێن چیان بەسەر هات کام کۆشک و تەلار بە کەلچیان هات کام پارێزەر و حیمایە و چەک و جبەخانە و فڕۆکەخانە و دار و بەرد بە کەلچیان هات سەیری ئەو خەلیجەکەن بزانن ئەگەر چی دنیای کەم و کوڕیشیان هەیە بەڵام تا حدێک ینی ژیانی خەڵکەکەی خۆشیان خۆش کردیە دزن گەندەڵن خراپن فاسقن فاسدن بەڵام بای ئەوش ئاوڕێکیان لە ملێتەکەیان داوتەوە بەڵام نەکرایە تۆ 33 ساڵ بێکارە بابی 33 ساڵ ئەنی هەموو ساڵی مشکلەی ئاوت هەبێ تۆ مشکلەی تەندروستیت هەبێ مشکلەی پەروەردەت هەبێ مشکلەی کشت و کاڵت هەبێ ئێ بەسە لەوەی زیاتر چیان خەڵک خۆ خزمەتکاری بابی ئێوە نییە بە هەر حاڵ هیوادارم کە ئاوڕێک بدەنەوە و چۆن دەڵێ فکرێک لە ژیانی ئەو خەڵکە بکەنەوە هەر تۆزێک بۆ مێژووی خۆتان ینی تۆزێک سوپاس بۆ ئەو بەڕێزانەی کە پەیوەندیان کرد و خۆشحاڵم و هیوادارم کە بتوانین هەموو کاتێک و هەموو ساتێک لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست دابین و بتوانین کە دەنجی ئێوە بگەێنین بتوانین کە ببین بەو پردەی ئێوە بەسەر پشتی ئێمەدا بڕۆن تاوەکو بگەن بە ئاواتەکانتان بگەن بەو خزمەت گوزاریانەی کە وەکو واجبێک واجبە بۆتان بکرێ خواتان لەگەڵ